ئەvە دیماهێک هەوڵان نێودەوڵەتیش بۆ ڕاگەاندنە ئاگربەستێ دناوبەرە ئیسرائیل و غەزایەدا لەسەر ئاستێ نێودەوڵەتی گەلک میتینگ و جوین بڕێوە چوون لەسەر ئاستا نەتەوەیەن یەکگرتی ئەنجومەنە ئاسایشیە تا کەنداو و کۆمکارە عەرەبی و ڕێکخراوە هەریکاریە ئیسلامی ji bo vê çendê eger bû çend demjimêrekan ji bîtin agirbezt bê ragandin li İsraîl bêguhdana hîç destpêşxeriyekê agirbezt ranegandiye dibêjitin ez divêtin Xezayê texet bikem û çekdarên Hemasê nabîtin di nava Xezayê dabin. Derbarê dawî hewla nêvdewletî taybet ya Yekîtiya Ewropayê ji bo agirbezdê vê gotûbêjekê digel berêz weriya qeredaxî şrovekarê siyasî لە باژێرێ زووی تەرمیری لە هۆڵندا دەگەلمە دابیتن. بەڕێز وریا بەخێرەوەی خۆشحاڵین لەگەڵمانیت یەکێتی ئەوروپا چ جۆرە چارەسەرێک بۆ شەڕی غەزە بە گونجاوەزانێ؟ ئەم کاتتان باش برایم. یەکێتی ئەوروپا لە دوای ئەم کۆبوونەوەی ئێمڕۆ هەرچەند هەر بەردەوام بوو کۆبوونەوەکە ئەتوانم بڵێم بوونەتە دوو کەرتەوە لایەکی وا بیرەکەنەوە کە ئاگربەست بێتەوە ئەو وەختە حەماس جارێکێکە خۆی ڕێکە خاتەوە توانێ هێزەکەی دووبارە ڕێک بخاو بە دەست بک بە شەڕ لەگەڵ ئیسرائیل لایەکی کەشەوەڵێ ئەمە چارەسەرێکی سیاسی پێویستە ئەم چارەسەر سیاسیەش بە یەکتەرەفە نابێبێ بە دوو تەرەفە هەبێت حال حاضر ئیسرائیل بە هیچ شێوەیەکە ناوێت لەگەڵ حەماسدا بنووشێ کەرتی ڕۆژاوا لە ڕامەڵا زیاتر ئەوان باوەڕیان پێ هەیە ئیتر یەکێتی ئەوروپا کەوتۆتە ناو ئەم دوو تەرەفەوە ئاگربەستێکی کتوپڕیان پێویستە وە کۆڵێ پشوویەک ئاگربەستێکی پشوویەک بێت کە زۆر کورت بێت کە بتوانن هەندێ کاروباری مرۆڤایەتی بگێنن بەو پەنابەرانەی کە گیریان خواردووە لە غەزە. باشە بەڕێز قەرەداغی بۆچی بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە ینی بۆچی یەکێتی ئەوروپا هەروەها ئەمریکا لە حەماس دەترسێتن حەماس بە ڕێکخراوێکی تەروریستی دەزانن لە کاتێکدا حەماس و چەکدارەکانی حەماس دەڵێن خۆ ئێمە کاری تیرۆریستیمان نەکردە لە سەراستی نێودەوڵەتی ئێمە بەرگری لە خاکی خۆمان کردووە. بڵێ ئەوان ئەگەر بێتە سەرواقع لە 7 ئۆکتۆبەر ئەو کارێک کە حەماس کردی ئەوە لە قەڵەم بدرێت لە ناو پرۆتۆکۆلی نێودەوڵەتی ئەو بەکارێکی تیرۆریستی ئەژبێرێت تۆ مناڵ بڕفێنیت و پیرێژن و پیاو بڕفێنیت کە چەکیان پێنە بۆ بیان ڕفێنی بیان بێت وەکو بەکاریان بێنیت بۆ فشار هاوردن لەسەر ئیسرائیل ئەمە بە پێی پرۆتۆکۆلی نێودەوڵەتی ئەوانە بە تێرۆریستی ئەیزانن اینجا لەبەر ئەوە حەماسیان بە تەروریستی داڕێت جگەلەوە شەمە یەکەم جار دێ خۆ 2014 هەر عینی بەست بەکە بوو لەم لاوەنە حەماس دام بەوە بنیشێنێ کە ئیسرائیل وجودی هەیە و وەلە ئیسرائیلی شێوێ بۆ بڵێت کە حەماس وەکو بزوتنەوەیەکی سیاسیە بەڵام ئەم بزوتنەوەیەکی تێرۆریستیە و ئێمە زیاتر ئەمانەوێت کەرتی ڕۆژاوە لە ڕامەڵە ئەوان لەژێر ئیدارە ئەوان بێ ئێمە توانی لەگەڵ ئەوانە گفتگۆ بکەین. زۆر باشە کاک گوریا بەرژەوەندی یەکێتی ئەوروپا لە ڕاوەستاندنی جەنگایە یاخود بەردەوامی خۆی وکوتم ئیمڕۆ وا دیارە لە نێوان وەزیری دەرەوەی وڵات بوونە دوو کەرتەوە کە ئیسپانیا یەکێکە لەوانەیە کاڵێ بە زووترین کاتە بێ ئەمە ڕابوەستێت وە یارمەتی مرۆڤایەتی بگەێت بە خەڵکەکەیان لایەکی کەشەوەڵێ نا ئەماگە ڕابوەستێت حەماس هەم جارە خۆی گرێتەوە و هەم شەڕەکاکە لە ڕۆژی یەکەمەوە ئەتوانم بڵێم لە نعبێنی ئەم وەزیرەکانە دەوڵەتی یەکێتی ئەوروپا و ئەمریکا زۆر ڕوونیان کردو لە ڕۆژی یەکەما کە حەماس تێرۆریستن و ئێمە پشتی ئیسرائیل دەگرین هەر جارێ یەکەم ڕۆژی لە 7 ئۆکتۆبەر بوو لە 8 ئۆکتۆبەر بەڕێز قەرەداغی ئەی بۆ ئیسرائیل چی خۆ ئیسرائیلیش تا ئێستا زیاتر لە 5,000 منداڵی کوشتووە منداڵی بێگونەحی کوشتووە وایە ڕاستە خۆی ئەگەر بێتە سەرواقع ئەمە وەخت کوشتن ئەمە پێویستی بە چارەسەرێکی سیاسیە نە چارەسەرێکی مرۆڤایەتی کە ئێمڕۆڵێن فەرەنسا 80 ملیۆنی دا ئەو 20 ملیۆنی دا و 40 ملیۆنی دا ئەمە ساڵەهایە ئەمە باسیەکە تۆ ناتوانیتی بڕۆ 7-8 ملیۆن فەڵستینی لە ناو چادرە هەمووی ئەژێن و هەتاکو ئاخر ژیانیانە لەژێر چادر بن و لەژێر ڕێز بن لەژێر ستەم بن ئەمە هەڵەیە ئەبێت چارەسەرێکی سیاسی بدرێت بدۆزێرێتەوە بۆ ملەتی فەڵستین
تقريبا أوروباش أجر بيت سرواقع الأجندة إمرو يكشك إلى كاني ك بيربوك قسيكر لجي حوت للروجي هشتي يعنزة تقريبا بوي عماجدك باشتريش توي كما بيكن دو دولتها دولتي إسرائيل حل بكينو ببيت دو دولتها لقال اكتريا بآرام وآسودة بيكو بجين أتوانا بلام أو بيرو باور أوروبا استشى بلام أما سريع حماسات بيشوا نخت تقريخ استبيشيا وإذا أمانة لو قناعة أوروبا جيشتو قناعتي كببيت على سركدني كسياسي بو مسألة فلسطينية كان أما بردوام بيبو صالحها وصالحها لا إسرائيل كان أتواني بأرامي بجين لنا أخويانا ولا فلسطينية كانش أرامي بجين لنا أخويانا باشا برز وريا لا چەند ڕۆژی ڕابردوودا لوتکەی وڵاتانی ئیسلامی عەرەبی یاخود عەرەبی ئیسلامی لە ڕیاضی پایتەختی سعودیە بەڕێوەچوو لە لوتکەکەدا هەموو سەرکردەی وڵاتانی عەرەبی ئیسلامی داوایان کرد کە جەنگ ڕابگیرێ و حەق و ماف بە خەڵکی فەڵەستینی و کەرتی غەزە بدرێ و دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان دروست بکرێ و پایتەختەکەی قودس بێ لە بەرامبەردا ئەمڕۆ یەکێتی ئەوروپا کۆبەتەوە داوایەکی جیاوازتری هەیە و ئەم ئەوێت بەشداری یاخود بەردەوامی لە شەڕ هەبێ لە غەزە ئەم داواکاریە چۆن یەکەخرێ بڕیارەکانی یەکێتی ئەوروپا تا چەند کاریگەری زیاترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لێنێ ئەو وڵاتانی کە وڵاتانی عەرەبی ئیسلامین بەڵێ خۆی وەکۆڵێ هەماهەنگی وەزیری دەرەوەی وڵاتەکانی ئەوروپا کە بیربۆ کە وەزیری خارجی ئەڵمانیایە لە پێش چەند ڕۆژێکە سەفەرێکی کرد بۆ ئیمارات و بۆ ئیسرائیل و بۆ سعودیە و ئەو وڵاتانەی بینی بۆ ئوردن ئەو وڵاتانی بینی و گەڕایەوە گەیشتە ئەو قەناعەتەی کە ئەبێ چارەسەرێکی سیاسی بدۆزرێتەوە ئایا ئەمە هەتاکو لەم وەزعەیە ئایا ئەوە باسە کرێ بڕوان ناکەم ئەوروپا لەم زروفەیە بتوانێت باسی ئەوە بکات کە حەلی دوو وڵات بکەن چونکە نایانەوێت بە هیچ شێوەیەکە حماس تەرەفێک بێت لە گفتوگۆیەکی سیاسیە ئەوروپا ناوێ و ئەمریکاش ناوێ ئەویان لە قەڵەمی تێرۆریستی داهێناوە دێتە سەر کۆنگرەکەی ڕیاض کە ئەگەر بەیاننامەی ختامی باش گوێ لێ بگری ئەوەنە بەیاننامەیەکی زۆر نەرم بوو بەیاننامەیەکی ئێدانەی تیا نەبوو و باسی حماس بە شێوەیەکە ڕاستە و خۆ نەبوو بەڵام بە شێوەیەکی ناڕاستە و خۆ هیچیان نەکرد بە حماسە ئاماژەیەکیان نەکرد بە حماس کە وەکو هێزێکی سیاسی اینجا لێرە شو دیارە نەنا عەرەبەکان خۆشیانە ئەوەنە دڵنیا نین کە حماس ببێتە تەرەفێکی سیاسیە ڕەنگە مەسەلەی ئێرانە نوع پەیوەندیکی حەزازیاتیان هەیە نایانەوێت بە هیچ شێوەیەکە دەورێکی ئێران هەبێ لە مەسەلەیە زۆر باشە یەکێتی ئەوروپا ئەمریکا ئیسرائیل یەک هەلوێستن لەسەر ئەوە کە ئیتر حماس نابێ ببێ بەتەرەف و نابێت حماس لە ناو غەزەداش بمێنێ دەڵێن دەبێت دەستەیەکی نوێ بێت غەزە بەڕێوە ببن خۆ لە 2007 بە هەمان شێوە ئیسرائیل هات و دوایی پیان نەکرا دیسان حماس گەڕایەوە نەتەوەی گوتوەکان دەڵێتن لە ئێستادا 5,000 ئافرەتی غەزە دووگیانن لە ڕۆژێکدا 180 منداڵ لەدایک دەبێتن ئەو منداڵانەش لەسەر ڕێچکەی بابیان گەورە دەبێت دایک و بابیان گەورە دەبێتن ئایا ئەمە چارەسەرە؟ ئەمە چارەسەر نییە ئەمە بەعکسەوە ئەمە کارەساتە ئەمە چارەسەر نیە چونکە ئەوان لەلایەکەوەڵێن خەڵکی غەزە نابێت دەربکرێن لە شارەکەیانە لەلایەکی کۆشەڵێن غەزە نابێت ببێت بە دوو پارچە چونکە ئیسرائیل باکووری غەزەی گرتووە ئەوان دژی ئەوان کە ببێتە دوو پارچە لەلایەکەوەکەڵێن غەزە ئەبێت لەژێر ئیدارەی کەرتی ڕۆژ ئاوا بێت کە لە ڕامەڵا یعنی هەندێ پێشنیاریان کردووە پێشنیارەکانی بحقیقەت بێ پێشنیارەکانی زۆر منتیقیە بەڵام بۆ چوونیان حاڵ حاضر پشتگیریە لە ئیسرائیل و ڕەنگە دووسێ وڵاتە بێ وەکو ئەوروپای باشوور زیاتر پشتگیری لە فەڵەستینیەکانەکەن ئەگەر بیدەی لە تەرازووە لەگەڵ ئەوروپای ڕۆژاوا و لەگەڵ ئەوروپای باکوورە یعنی لە بینی خۆیان ئەوروپیەکانە بوونەتە دوو کەرتە بەڵام هەر ئەوەی کە کەرتە گەورەکەیانە ئەڵێت نابێت لەگەڵ
لەگەڵ حەماسە دابنیشرێت و نابێ پشوو بدرێ بە حەماس چونکە ئەمان دووبارە خۆیان هێزەکەنەوە و یعنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پشتی بەردەهەمیان لەگەڵ ئیسرائیلن ئەوە لەبیر نەچێ ئەوروپا ناتوانێت دەست خۆی لە ئیسرائیل هەڵبگرێت زۆر باش سیاسیە. بەڕێز سووریا قەرەداخی شرۆڤەکاری سیاسی لە شاری زووتەرمیری هۆڵنداوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا سپاس.